لە تۆری زۆمانە بابەتێکی تەندروستیمان هەیە ئەویش زیادبوونی حاڵەتەکانی جەڵدەی دڵە یاخود سەکتەی دڵە لە کەسانی تەمەن کەم یاخود کەسانی گەنجە. بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز کە دکتۆر شیروان کۆساری پزیشکی پایەبوون لە هەولێر لە ستۆدیۆی هەولێر لەگەڵمانە. کاکتۆر سڵاوی خوای گەورەت لەبێ، سوپاس بە ئامادەبوونە. ئەگەر بە کورتی لە سەرەتا ئەومان پێ بڵێی سەکتەی دڵ چییە و هەروەها چۆن ئەکرێت دروست بێت؟ کاکتۆر شیروان گوێ دڵدەنگ بنە. بەناوی خوای گەورە، سڵای خوای گەورە لە جەنابتان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ڕێکخستنی ئەو دەرفەتە بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگی ئاوها. سەرەتا حەز دەکەم بە کورتی پێناسەیەکی جەڵتەی دڵ بکەین، بزانین جەڵتە خۆی بە شێوەیەکی گشتی چییە. جەڵتە بریتیە لە نەچوونی خوێن بۆ بەشێک لە ئەندامەکانی جەستە، واتە هەر ئەندامێکی جەستە ئەگەر هاتوو خوێنی بۆ نەڕۆشت ئەو کاتە ئەو ئەندامە تووشی جەڵتەی دڵ دەبی. جا ئەو ئەندامە چ دڵ بێت چ مێشک بێت ئەگەر هاتوو بە هەر هۆکارێک لە هۆکارەکان خوێن لە بۆ ئەو ئەندامە نەڕۆشت ئەو ئەندامە تووشی جەڵتە دەبێت. لەبەر ئەوەی معلومی جەنابتانە هەر یەکچێک لە ئەندامەکانی جەستە بۆ مانەوەی و بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانەی پێویستی بە ئۆکسجین و بە خۆراک هەیە. ئەو ئۆکسجین و خۆراکە لە ڕێگەی خوێنەوە دەگەندرێتە ئەو ئەندامانە. ئەگەر هاتوو خوێن قەتع بوو نەڕۆژ لە بۆ ئەو ئەندامە ئەو کاتە ئەو ئەندامە تووشی مردن دەبێت، تووشی جەڵتە دەبێت کە ئێمە یان لە ناو خۆمان بە جەڵتە ناسراوە. کاک دکتۆر زۆر جار دەبیستین لێرۆلەوەی کە کەسێک تووشی جەڵتەی دڵ بووە و گەنجیش بووە، ینی جاران ئەمان بیست کە زیاتر لە بە ساڵاتوانان ڕوئەدا. ئایا لە ئێستاە جەڵتەی دڵ لە گەنجاندا زیاتر بووە بە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ کاکتۆر کارەکەم ئەوە بوو کە جەڵتەی دڵ لە گەنجاندا بوو لە ڕاستی گوێم لێ نییە لە بەڵێ گەر کاکتۆر گوێی لێم بێ پێشتر دەمانبیست کە جەڵتەی دڵ لە بە ساڵاتوانە زیاتر ڕووی ئەدا، بەڵام ئێستا دەبیستین کە گەنجانیش تووشی جەڵتەی دڵ دەبن. بزانین ڕێژەی گەنجان ئێستا زیاترە بە توشبوون بە نەخۆشی جەڵتەی دڵ یاخود ئەوەتە خاتون دەنگت ناگاتە لای من ئەگەر داوا لە برایان دەکەم ئەگەر بتوانن ئەو هاوکارانمان بەڵێ تا کاکتۆریێتەوە لامان باسێک لەو نەخۆشیانە بکەین وەکو دکتۆریش ئاماژەی پێدا کە لە ئێستا ئەم گرفتە تەندروستیە هەیە و باوە و کەسانێکی زۆر تووشی دەبن و ڕوو لە نەخۆشخانەکان دەکەن و گرفتێکی تەندروستی بەڕاستی سامناکیش زۆر جار کەسەکە کە تووشی دەبێت یەکسەر بەگیان لە دەستدان ئەو کەسە ئیتر ئەمرێت و ینی ناتوانرێ هاوکاری بکرێت. بەڵێ هۆنیا زۆر کات ئەمە گەڕێتەوە بۆ شێوازی ژیان و گۆڕانی شێوازی ژیان بە تایبەتەوەی کە بیستین جاران خەڵک لە پێشوە هەم خواردنی تەندروستی خواردووەوە کۆمەڵێک مەوادی پارێزگاریکردن یاخود مەوادی محافەزە ئەو شتانە ناو خواردنەکانە بووە، وەروە خواردنی لە قوتونرا و خواردنی سوورەکراوی زۆر و بەکارهێنانی زەیتی زۆر و ئەمانە لە خواردنەکانمانە نەبووە. بەڵام ئێستا بەهۆیەوەی کە ئەم خواردنە تەندروستانە زۆر بوون و هەروە شێوازی ژیانمان کەمترین جوڵەی تایە، خەوی ناڕێکی تایە، ئەمانە بەپێی زانست ئەمانە هۆکاری زۆرن بۆ دروستبوونی جەڵتەی دڵ و هەروەها لە ئێستاە سەرقاڵی مرۆڤەکان ئەوەندە زۆر بووە، کێشە و گرفتەکان ئەوەندە زۆر بووە، ژیان ئەو نەپەل ئەهاوێژێ بۆ شوێنی دوور و مەودای بیرکردنەوەمان ئەوەندە فراوان بووە کە ئەمەش لە کۆتایە کاریگەری لەسەر دەروونمانجێ هێڵێت و تەندروستی جەستەیشمان پێی کاریگەرە بێت و بەداخەوە زۆر کات بە جەڵتەی دڵ یاخود جەڵتەی مێشک یاخود بە نەخۆشیەکی تر هەز بەم جۆرە لێکەوتانە ئەەکەین. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە
ئێمە هەم ئاگامان لە تەندروستی جستی خۆمان بێ هەم ئاگاشمان لە تەندروستی دەرونی خۆمان بێ چونکە دوشتی وابەستە بێکەوە کاریگەری لەسەر جستە هەیە زۆربەی ئەو دکتۆرانەشی کە باڵمان کردوون هەمیشە باس لە لایف ستایل ئەکەنەوە وەزانم کە کاک دکتۆر ئامادەیە کە بچینەوە لەو هەمام پرسیاری ئاراستە بکەمەوە کاک دکتۆر لە ئێستادا دەبیستین کە گەنجان تووشی جەڵدەی دڵ دەبن جاران دەمان بیست کە تەنها لە بە ساڵات چوانە ئایا هۆکارچیە کە ئێستا لە گەنجاندا جەڵدەی دڵ هەیە؟ بەڵێ ڕێک قسەکەی جەنابتە پێشووتر ئێمە وەکو پزیشک کاتێک نەخۆش دەهاتە لامان نیشانەکانی سنگ ئێشە و جەڵتەی هەبوو بەڕاستی ئەگەر تەمەنی گەورە بووایە بیرمان لە بۆ لای جەڵتەی دڵ دەڕۆی بەڵام ئەگەر تەمەنێکی بچووکی هەبوایە تەمەنی گەنج بوایە ڕەنگە یەکەم هۆکار کە بیرمان لە بۆی چووبە جەڵتە نەبوو بە بەڵام ئێستا بەداخەوە لە هەر 100 کەسێک 25 کەسیان لەوانەی کە تووشی جەڵتەی دڵ دەبن لە خوار تەمەنی 40 ساڵیەوەن لە هەر 5 کەسێکیان لە خوار تەمەنی 40 ساڵیەوەن ئەوانیش کۆمەڵێک هۆکاری هەیە کە حەز دەکەم ئاماژەی پێ بدەم کۆمەڵێک فاکتەر هەیە لە هەر کەسێکدا هەبێ چانسی توشبوونی بە جەڵتا لەو کەسە زیاد دەکەم هەندێک لەو هۆکارانە لە دەسەڵاتی ئینساندا نییە یعنی ناتوانێ کۆنتترۆلیان بکە ناتوانێت دەستیان بەسەردا بگرێ ناتوانێت چاچیان بکە ئەوانیش دوو هۆکارن یەکەمیان تەمەن شتێکە کە ئینسان دەسەڵاتی بەسەردا نییە ئەوانەی کە تەمەنیان گەورەیە زیاتر معڕەزن لە بۆ ئەوەی تووشی جەڵتەی دڵ ببن لە چاو ئەوانەی کە تەمەنیان بچووکە بەڵام هەروەک گوتم ئەوە مانای ئەوە ناگەینی ئەگەر یەکێک تەمەنی بچووک بێ تووشی جەڵتەی دڵ نەبێ ئامارەکەم باس کرد لە هەر 5 کەسێک لە خوار تەمەنی 40 ساڵیەوە زۆرە ئەمن خۆم بەش بە حاڵی خۆم چەند مانگێک پێش ئێستا نەخۆشم بینیوە تەمەنی 18 ساڵ 20 ساڵ تووشی جەڵتەی دڵ بووە و خۆم بینیمە و چارەسەرم کردووە لەبەرەوە ئێستا هەروەک گوتم تەمەن یەکێکە لە هۆکارەکان کە ئینسان ناتوانێت یعنی هیچ دەسەڵاتی بەسەریدا نییە خاڵێکی دیکە بریتێ لە پێشینەی خێزانی ئەوانەی کە پێشینەی خێزانی جەڵتەی دڵیان هەیە واتە لە بۆ نمونە کەسێک دایکی یان باوکی تووشی جەڵتەی دڵ بووە ئەگەری توشبوونی بە جەڵتە زیاترە ئەوەش هۆکارێکە کە یعنی هیچ دەسەڵاتێکی بەسەردا ناشچێ ئەو کەسە بەڵام کۆمەڵێک هۆکارمان هەیە کە ئەو هۆکارانە دەکرێت ئینسان چاچیان بکە لە خۆیدا دەکرێت کۆنتترۆلیان بکە دەکرێت لە خۆی بە دووریان بگرێ ئەوانیش یەکەم هۆکار کە باوترینیانە نەخۆشی زەخت و سوکەریە نەخۆشی پەستانی خوێن و شەکرەیە زۆر گرینگە ئەگەر هاتوو زەخت یاخود سوکەریمان هەبوو خێرا سەردانی پزیشک بکەین لە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکەین لەبەرەوەی زەخت و سوکەری دوو هۆکاری زۆر گرینگن کە ئینسان تووشی جەڵتەی دڵ دەکەن خاڵێکی تر خۆراکە ئێمە طبعاً هەموو ئینسانێک ڕۆژانە پێویستی بە بڕێک وزە هەیە بۆ ڕاپەڕاندنی کاروبارەکانی ڕۆژانەی ئەگەر هاتوو لە بۆ نمونە بە تەقریبی داینێن هەر کەسێک پێویستی بە 2500 کالۆری هەبێ بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانەی ئەگەر هاتوو ئەتوو لەو بڕە زیاترت خوارد لە بۆ نمونە 5000 کالۆریت خوارد ئەو 2500ی کە پێویستە سەرفی دەکەی بەڵام باقی ئەوەکەی تر کە دەمێنێتەوە لە ناو لاشە خەزم دەبێ جا بەشێک لەو وزە زیادەیە وەکو چەوری لە سک خەزم دەبێت کە دەبێتە هۆی قەڵەوی و دەبێتە هۆی دروستبوونی ورک بەشێک لەو وزە زیادەیە لە شێوەی چەوری لەسەر جگەرمان کۆ دەبێتەوە دەبێتە چەوری سەر جگەر و دوایی تەشەموع و لە کارکەوتنی جگەر و بەشێکیش لەو وزە زیادەیە دەچێتە ناو لوولەکانی خوێنەوە دەبێتە هۆی نیشتنی ئەو چەوریە لە ناو لوولەکانی خوێن و تەسکبوونەوەی ئەو لوولانە هەر کاتێکیش ئەوە ڕوویدا ئەو کەسە تووشی جەڵتە دەبێت جا جەڵتەی دڵ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن دوو جۆرمان هەیە جۆرێکیان ئەوەیە کە بەشێک لە لوولەی خوێن لەو لوولە خوێنی کە خوێن دەبا لە بۆ دڵ دەگیرێ بەهۆی نیشتنی ئەو چەوریە لە دیواری ئەو لوولە خوێنانەوە بەشێکی تریان
کە جۆرە خراپەکەی ئەوەیە کە تەواوی لوولەکە دەگیرێ و هیچ خوێنێک ناچێت لە بۆ دڵ. ئەوە هۆکارێکیان کە بڕی زیاتر خواردنی ئەو خۆراکەی کە ڕۆژانە دەیخۆین. کوالیتی خواردنەکە زۆر گرینگە. بەڕاستی یەکێکە لە هۆکارە زۆر گرینگەکان کە ئێستا ئەو خۆراکەی ئێمە دەیخۆین بەڕاستی کوالیتێکی خراپی هەیە، پڕە لە مادەی شەکر و کاربۆهیدرات، یاخود خۆراکی فاست فود، خۆراکیە گازیەکان، خۆراکە وزە بەخشەکان، ئیندۆمی، جبس، هەموو ئەوانە کۆمەڵێک خۆراکی کوالیتی نزمن کەوا دەکا ئینسان تووشی یعنی هۆکارێکن بۆ ئەوەی ئەو کەسە تووشی جەڵتەی دڵ بێ. هۆکارێکی دیکە بریتە لە نەجوڵان و وەرزش نەکردن. بڵێ کاکتۆر ئێمە لەبەر کاتی بەرنامەکەمان بینە سەر نیشانەکانی سەکتەی دڵ. کەسێک چۆن بزانێ معڕەزە بەوەی کە خەریکە سەکتەی دڵی ئەدا یاخود دەمارەکانی دڵی بەرەو گیرانە چن؟ بەڵێ بەس ئەوە تەواو بکەم لە بۆ ئەوەی فکرەکە بە تەواوی بگا، بەس ئەو خاڵەکە زۆر گرینگە. گوتمان یەکێک لە هۆکارەکانی دیکە وەرزش نەکردن و نەجوڵانەوەیە. بەڕاستی پێویستە ئینسان لە ڕۆژانە لانی کەم 30 خولەک ڕۆیشتنێکی سەریع بڕوە لە بۆ ئەوەی خۆی بە دوور بگرێت لە توشبوون بە جەڵتە و بە شەکرە و بە زەخت و بەو هۆکارانەی کە هۆکارن لە بۆ نزیک بوونەوە لە توشبوون بە جەڵتەی دڵ. نیشانەکانی جەڵتەی دڵ بە شێوەیەکی گشتی یەکەمیان سنگ ئێشەیە. نەخۆش بەو شێوەیە پێناسەی سنگ ئێشەکە دەکەت، دەڵێ سنگ ئێشەیەکی بەقوەتم هەیە، زۆرزار لە ناوەڕاستی سنگەوەیە، زۆرزار لە لای چەپی سنگەوەیە، وا پێناسەی دەکەت کە دەڵێ شتێکی قڕز لەسەر سنگم دانرا، وا دەزانم بلۆکێک، وا دەزانم شتێکی زۆر قڕز چیایەکیان لەسەر سنگم داناوە. ئەو ئازارە زۆرجار دەچێتە ناو شانەکان، زۆرجار هەناسە تەنجی لەگەڵ دەبێت، کەسەکە ئارەق دەکاتەوە، هێڵنج و ڕوشانەوەی لەگەڵ دەبێت. ئەو بە شێوەیەکی گشتی نیشانەکانی جەڵتەی دڵە. بەڵام دەکرێت زۆرجار جەڵتەی دڵ بە شێوازی دیکە خۆی نیشان بدە. زۆرجار ئازاری جەڵتەی دڵ لە سنگ نییە، کە ئەوە خاڵێکی زۆر گرینگە کە مەبەستمە ئاماژەی پێ بکەم. زۆرجار ئازاری جەڵتەی دڵ لە سنگ نییە، بەڵکو لە خوار سنگەوەی لەو شوێنەی کە ئێمە پێی دەڵێن مەعیدە. زۆرجار کەسەکە وا دەزانێت ئازاری مەعیدەی هەیە، دەڵێ مەعیدەم کێشەی هەیە، دەچێت ڕەنگە حەبی مەعیدە بخوا، بەڵام ڕەنگە ئەو ئازارە ئازاری جەڵتەی دڵ بێ. واتە زۆرجار ئازاری جەڵتەی دڵ مەرز نییە لە سینگەوە بێ، زۆرجار لە خوار سینگەوە لە شوێنی مەعیدە ئازارەکە پەیدا دەبێت. بۆیە هەر کەسێک ئازاری هەبوو لەو شوێنە و هیچ پێشینەیەکی نەخۆشی مەعیدەی نەبوو، نەخۆشی گەدەی نەبوو، زۆر گرینگە سەردانی نەخۆشخانە و سەردانی دکتۆر بکە. دکتۆر و ئەهلی مختەس بڕیاردن کە ئایا ئەو ئازارەکە لە مەعیدەوەیە یاخود لە بەهۆی جەڵتەی دڵەوەیە. دکتۆر چارەسەرەکان چین کاتێک کەسێک تووشی جەڵتەی دڵ دەبێت یاخود زۆر جار دەبیستین کەسەکە گیان لە دەستەدا؟ بەڵێ چارەسەرەکان بۆ خەڵک بەڕاستی زۆر گرینگە هەر کاتێک تووشی سنگ ئێشە بوو، هەر کاتێک تووشی سنگ ئێشە بوو ئەو سنگ ئێشە بە گرینجیەوە سیر بکە. خۆی زۆر جار کێشەکە لەوەیە کە خۆمان بڕیار لەسەر هەندێک شت دەدەین کە زانیاریمان لەسەری نییە. ینی زۆر جار کە سنگ ئێشە دەگرین خۆمان دەخەڵەتێنین، دەڵێن دەی ئەوە تەشەنوجێکە هیچ نییە، سەرمامان بووە. ینی ئەو بڕیاردانە زۆر شتێکی مەترسیدارە. زۆر جار ئێمە وەکو پزیشک ناتوانین ئاوا بە ئاسانی بڕیار بدەین، چەندین پشکنین لە بۆ ئەو نەخۆشە دەکەین، اینجا دەتوانین بڕیاردین بڵێن ئەو سنگ ئێشەیە بەهۆی جەڵتەی دڵەوەی یاخودنا. بۆیە ئامۆژگاری هاوڵاتیانی بەڕێز دەکەم، هەر کاتێک تووشی سنگ ئێشە بوون با خۆیان بڕیار لەسەر ئەو سنگ ئێشەیە نەدەن، بچن بۆ نەخۆشخانە، با دکتۆر بیان بینێ، پشکنین بکەن، با ماندوو بن. سنگ ئێشەکە بەهۆی جەڵتەوە دەرنەچێ زۆر باشترە لەوەی کە لە ماڵەوە دانیشی بڵێ تەشەنوجە، بەڵام دوایی هۆکارەکەی جەڵتەی دڵ بێ و لە ناکاو وەفات بکەی.
خاڵێکی دیکە ئەوەیە کە خۆمان بە دوور بگرین لەو هۆکارانەی کە تازە باسمان کرد. وەرزشکردن ڕۆژانە سیخ و لەگ ڕۆیشتنی خێرا زۆر گرینگە. ئەگەر هاتوو پێشینەی خێزانی هەبوو ئەو کەسە پێویستە ماوە بچێ پشکنینی خۆی بکات، چونکە ماوەیەک پێش ئێستا کەسێک لە بازار بەهۆی سەکتەی دڵەوە گیانی سپارد و وەفاتی کرد. دوایی عائیلەکەی هاتن پشکنینمان لە بۆ تەواوی عائیلەکە کرد. یەکێک لە ئەندامانی ئەو خێزانە دوای ئەوەی پشکنینمان لە بۆ کرد دەرچوت چەند دەماری چەند بۆڕیەکی خوێنی گیراوە و الحەمدولیلا پێش ئەوەی تووشی جەڵتەی دڵ بێ چارەسەری پێویستی لە بۆ کرا. لەبەرەوە ئەوانەی کە پێشینەی خێزانیان هەیە دەبێ ماوە لانی کەم 6 مانگ جارێک بچن پشکنین بکەن. زائیدەن خۆراکی تەندروست باسمان کرد. یەکێک لە هۆکارەکان خۆراکی تەندروستە، ینی دەبی زۆر ئاگادارمان لە بڕوو لە جۆریەتی ئەو خواردنانە بێت کە دەیخۆین. خاڵێکتر هەیە کە زۆر گرینگە باسمان نەکرد، بریتێ لە جگەرە کێشان نێرگە لە کێشان خواردنەوەی کحولی. ئەوانە هەمووی وا دەکەن دیواری لولەکانی خوێن کە خوێن دەبن لە بۆ دڵ دیوارەکە ڕق بێ و تەسک بێتەوە و خوێن لە بۆ دڵ نەڕوە. لەبەرەوە یەکێک لەو دیاردانی کە ئێستا لە ناو گەنجان باوە جگەرە کێشانان نێرگە لە کێشانە کە بەڕاستی کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر توشبوون بە جەڵتەی دڵ. بەڵێ کاکتۆر لە کۆتایی ئاگەشتێکت ماوێ سەبارەت بە جەڵتەی دڵ بە تەمەنی کەم و گەنجاندا ئێمە لە خزمەتە بین سپاس بە زانیاریەکان. زۆر سپاس لە بۆ ئێوەی بەڕێز. ئامۆژگاری گەنجان دەکەم کە دوور بکەونەوە لە بەکارهێنانی جگەرە کێشان، دوور بکەونەوە لە بەکارهێنانی نێرگە لە کێشان، چونکە بەڕاستی کارەساتە لە تەمەنێکی کەم ئەو کەسە تووشی جەڵتەی دڵ بێت، چونکە ئەوەی کە تووشی جەڵتەی دڵ دەبێ بە هیچ شێوەیە قەت وەکو کەسێکی ئاسایی لێ نایەتەوە، ناتوانێت کاروبارەکانی ڕۆژانەی وەکو پێویست ئەنجام بدە. لەبەر ئەوە ئامۆژگاری گەنجان دەکەم دوور بکەونەوە لە خواردنی فاستفود، دوور بکەونەوە لە جگەرە کێشان و نێرگە لە کێشان، هەوڵدەن خۆیان فێر بکەن زیاتر بە پێ بڕۆن، کەمتر ئۆتۆمبیل بەکاربێنن لە بۆ ئەوەی دوور بنەوە لە توشبوون بەو نەخۆشیە مەترسیدارە. سپاس بۆ ئامادەبوونی دکتۆر شێروان کۆساری پزیشکی پایابڵندی هەناوی لە هەولێرەوە. سپاس بۆ زانیاریەکان.